مەسرور بارزانانی ڕایدەگەێنێت بۆ باشترکردنی بژێوی هاوڵاتیان دەرفەتی زیاتر بۆ سەرمایه‌گوزاری بیانی دەڕەخسێنین. لە کۆبنەوەیەکدا لەگەڵ شاندێکی بانکی نێودەوڵەتی بە سەرۆکایەتی مەرزە حەسەن بەڕێوەبەری جێبەجەکار و ڕاگری ئەنجومەنی کۆمەڵەی بانکی نێودەوڵەتی مەسرور بارزانانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی یارەمی کوردستان ڕایگەیاند بۆ باشترکردنی بژێوی هاوڵاتیان دەرفەتی زیاتر بۆ سەرمایه‌گوزاری بیانی دەڕەخسێنین. مەسرور بارزانانی جەختیشی کردەوە کە بەرقەراربوونی ئاسایش فاکتەرێکی بەهێزی گەشەی ئابووری و هەوڵەکانی پەرەپێدان و چاکسازیە. ئاماژەی بە شوێنەوار و کاریگەریەکانی شەڕی تیرۆریستان و قەیرانەکان بەسەر پێشکەوتنی وڵات و بژێوی هاوڵاتیانەوە کرد. لەم سۆنگەوە هاریکاری بانکی نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان لە گشت بوارەکاندا بە پێویست زانی و ڕایگەاند هەرێمی کوردستان لە بردنە پێشەوەی کارایی دام و دەستگاکانی و ڕەخساندنی دەرفەتی زیاتر بۆ سەرمایه‌گوزار و وەبەرهێنەرانی بیانی بەمەبەستی گەشە و باشترکردنی بژێوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ڕیفۆرمە ئیداری و داراییەکان و پێداچوونەوە بە ڕێکارەکانی پەیوەنددار بەم بوارانە بەردەوام دەبێت. لە بەرامبەردا شاندی بانکی نێودەوڵەتی ئامادەیی خۆیان بۆ هاریکاری و هەماهەنگی هەرێمی کوردستان لە بوارەکانی دارایی و بەڕێوەبردن و پەرەپێدان و پرۆژە استراتیژیەکان نیشاندا.